سڵاوتان لێ بێ بەیانیتان باش سڵاو سۆڤان خۆشحاڵین ئەمڕۆ لەگەڵتانین لەگەڵ سۆڤان لەگەڵتان دەبین و ئێوە لەگەڵمان بمێننەوە بۆ بینین و بیستنی هەموو ئەو بەرگە و بابەت و تەوەرانەی کە ئەمڕۆ دەستنیشانمان کردو بە هیوام ئەمڕۆ ڕۆژێکی زۆر باش بێ بۆ هەموو لایەکتان ڕۆژێک بێ پڕوزە بێ پڕداهێنان بێ و ڕۆژێک بێ تێیدا خۆشەویستی ببەخشنەوە. سڵاوێک لە ستافی پرۆگرامی بەیانی 24 بۆ تەواو بوو بینەری بیسەرانی ئەم پرۆگرامە کە ڕۆژانە هەر لەگەڵە بێتە کاتژمێر هەشتی بەیانی چاڕوانی ئێمە دەکەن و لەگەڵ ئێمە ئەبن ئەو یەک کاتژمێرە هەوڵی ئەوە ئەدەین کە ببێتە کاتژمێرێکی پڕ لە سوود و زانیاری بۆیان هیواخوازین کە بە هەمان شێوە بێت و توانی بێتمان تاوەکو ئێستا جێگەی ڕەزامەندی ئێوە ببێتین بەو بابەتانەی کە هەڵمان بژاردووە. جا ئەمڕۆژ وەکو ڕۆژەکانی دیکە کۆمەڵێ بڕگە و بابەت ئامادە کراوە ئەمڕۆ هەر لە ستۆدیۆ لێرە نابین بەڵکو دەچینە سلێمانیش ئەگەر دەرفەتە بێ و ئەگەر هیچ کێشەیەک نەبێت و کە ناشبێ ئیشەڵڵا ئەوە پرۆگرام ئەمڕۆ هەم لێرە بێت و هەم لە سلێمانیش بێت. جا سەرەتای پرۆگرامیش دەمانێت بزانین هەگبەی ئەمڕۆ چی تێدایە بۆ بینەر و بیسەرەکانی پرۆگرامی بەیانی 24 ئەو لەگەڵمان بن لە هەر بابەتێک و کورتێکتان پێڵێ. لە شاری دهۆک خولی دروستکردنی ڕۆبۆت بۆ کچان دەکرێتەوە. شانۆگەری لایێ دێ لە شاری دهۆک بەڕێوەچوو. دڵدانەوەی کەسانی خەفەتبار پێویستی بە هونەر و زانست هەیە. ئەمڕۆ باس لە هونەرەکانی دڵدانەوەی کەسانی کارەساتبار و خەفەتبار دەکەین. لە سلێمانی خەڵاتی ڕێزلێنان و مەدالیای زێڕین بەخشرایە ئەو نابینانەی کە بە سەرکەوتوی قۆناغی خوێندن و کۆلیژیان تەواو کردووە. بێهۆشی دوای نان خواردن یان حەزی پشودان و خەوتن دوای ژەمێکی قورس حاڵەتێکی تەندروستیە و ئەمڕۆ قسە و باسی لەسەر دەکەین. کاتە هەکەر ئەمڕۆ پرۆگرام لە هەموو بابەتەکان لە وەرزشی لە کۆمەڵایەتی لە بابەتێکی باشی هەیە بەڵام یەک شت و پرسم سۆڤان دەزانی دانوو چێ وایە؟ دانوولە ئەوەی کە دروستیەکەن گەنم و ئەتەواو ئەوە خۆی ناومەنجەڵ و زۆر خۆشە دانولێ ئێمە پێڵین دانوولە هەولێر پێی دەڵێن دانوو سەبابەتەکەمان لەسەر دانووە ئێستا پێم وایە تۆزە کەمتر دەیبینین بەراورد بە ڕابردوو جاران لە هەر کۆڵانێکی منداڵ بووین دەمان بینی مەنجەڵێکی گەورە دانراوە و هەرچەندە هەندێک بابەتی خراپیشی تێدا بۆ نمونە لە ژێر مەنجەڵەکە تایە سووتاندن بەس لە دروستکردنەکەیەوە بەڵێ لە ڕۆژینگەیەوە زۆر خراپ بەڵام چێژێکی زۆر زۆریا بوو وە تەندروستیش بوو چونکە هەر ئەم دانوە دەکرایە ساوار و نازانم گەرمە کوتاو هەموو بابەت هەکەر بە بیرمە کە دروستیانە کرد ئاگریان بۆ دائنا و مەنجەڵە گەورەکانە خستە سەر مەنجەڵەکان بە قوڕ سواقعە لە بەرێکە مەنجەڵەکە دواتر ئەرکیەوەی نەبێت بیشۆی توانێت ئەنجام من خۆش بوو قاپێکی بچووکمانە برد و دانوو بخۆین ئەیانوت دەوەنەی لێمە خۆبوونی وە ڕۆبۆی کە بتوانین نام بخۆین خێریش ینی لەو سەری گەڕک بۆ ئەو سەری گەڕک هەموو منداڵەکان لەیان دەخوارد ڕایدی خۆمان پڕە کرد لەو دانووە و ڕۆژە خوێمان پیا کرد. ئێستا وەرزی کوڵاندنی دانووە و مەنجەڵە گەورەکان ئامادە کراون دانیشتوانی شاری ئاگری باکووری کوردستان دەستیان لە نەریتی کوڵاندنی دانوو بەرنەداوە. جا ئەمە زۆر شتێکی باشە زۆر شتێکی جوانی شەکە لە ساڵانە لەم وەرزە دانیشتوانی گەڕێکی یۆزۆنجو لە ئاگری بە جۆش و خۆشێکی زۆرەوە هەروەکەوەی کە ئێمە باسمان کرد بگومانەوە بە یادگاری بۆ ئەو منداڵانەی کە لەو شوێنەیە دەژین مەنجەڵێکی گەورە ئەهێنن دەستەکەن بە کوڵانی گەنم تایە و ئەوەی کە وەک ئازوقەی زستان هەڵی بگرن وەک باست کرد ئەیکەن بە ساوەر و ئەو بابەتانە. لە هەندێک ناوچە نەریتەکە چۆکی بەرامبەر تەکنەلۆژیا و سەردەمی هاوچەرخدادا وەکۆی کە باسمان کرد ئێستا لای خۆمان نزیکە لەوەی کە بەو شێوازە نامێنێ ئەگەر لە گوند و لادەیەکان یانی مایە بەڵام هەندێک ناوچەهان سەرڕای هەموو شتێک دەستیان لە نەریتەکە بەرنەداوە. بەڵێ جا ئەوەندەیان پێ جوانە بابەتەکە کە نەریتی خۆیانە ئەڵەن هەر هیچ نەبێ جگەلەوەی کە نەریتی خۆشانە بەرهەمی خۆیانە و تام و چێژێکی زۆر خۆشیش هەیە کە لە بازاڕ و لە مارکێتەکان لەو ساوەری کە لە ناو ئەم کیسانە ئەبینین زۆر خۆشترێکە دڵنیاتریشی کە خۆت دروست کردو هەموو شتێکیش کە بەرهەمی دەستی خۆت بێت دوو جار تام و لەزەتەکەی زیاترە لە هیچ شتی دیکە کە لە بازاڕ هەیە با پێکەوە بیبینین.
وەرزی کوڵاندنی دانووە و مەنجەڵە گەورەکان ئامادەکراون. دانیشتوانی ئاگری باکووری کوردستان دەستیان لە نەریتی کوڵاندنی دانوو بەرنەداوە. ساڵانە لەم وەرزەدا دانیشتوانی گەڕەکی یوزنجیل لە ئاگری بە جۆش و خڕۆشێکی زۆرەوە مەنجەڵەکانیان دەردێنن و دەست بە کوڵاندنی گەنم دەکەن بۆ ئەوەی وەک ئازوقەی زستان هەڵی بگرن. کوڵاندنی گەنم بۆ ساوار وەک نەریتێکی کۆن لە سەرانسەری ناوچەی میزۆپۆتامیا بەربڵاوە. لە هەندێک ناوچە نەریتەکە چۆچی بەرامبەر بە تەکنۆلۆژیا و سەردەمی هاوچەرخدا داوە، بەڵام هەندێک ناوچە هەن سەرەڕای هەموو شتێک دەستیان لە نەریتەکە بەرنەداوە. گولدان یڵدز یەکێکە لەو کەسانەی کە بەردەوامە لەسەر نەریتی باب و باپیرانی و دەڵێت دانووەکە بەرهەمی خۆیانە و بۆ زستان هەڵی دەگرن. Sabah 5'te uyandık. Kazanlarımızı büyükçe کاژمێر پێنجی بەیانی لە خەو هەڵساین و مەنجەڵەکانمان سەرخست. دواتر گەنمەکەمان خستە ناوی و دەستمان کرد بە کوڵاندنی. پاشان لە ڕێگەی کیسە تابارەکانەوە پارزوومان کرد و لە بەردەم ڕۆژدامان ناوە بۆ ئەوەی بە تەواوی وشک ببێتەوە. دوای چەند ڕۆژ هەڵیان دەگرین و دەیبینە ئاش بۆ ئەوەی بیهاڕین. ڕاستە کارێکی سەختە، بەڵام چێش بەخشە. بە تایبەتی تاموچێژەکەی لەوەی دەرەوە و مارکێتەکان جیاوازترە. هاوکات هاوسەری گولدان یڵدز دەڵێت دروستکردنی ساوار تێچووەکەی کەمترە لەوەی لە دەرەوە دەیکڕن. Sat yaptık, döge bir şeyler geldi, buğdayı biçtik. دوای کۆکردنەوەی بەرهەمی ئەم ساڵی گەنم هەڵساین بە دروستکردنی ساوار و دواتر هەڵگرتنی بە وەرزی زستان لە بڕیەوەی لە دەرەوە بکڕین. خۆمان دروستمان کرد تامەکەی جیاوازە و نرخەکەشی بە بەراورد لەگەڵ مارکێتەکان و بازار کەمتر دەوەستێت. دوو مەنجەڵ دانومان ئامادە کرد. دوای وشکبوونی دەیبین بۆ ئاشەکەمان. دانوەکان بۆ ماوەی 2 ڕۆژ لە بەردەم هەتاو دەمێنێتەوە بۆ ئەوەی بە تەواوی وشک ببێتەوە. بەهۆی گەرمی هاوین کارێکی سەختە، بەڵام چێژبەخشیشە بۆ ئەوان و دەڵێن بەرهەمی خۆیانە و لە بڕی ئەوەی لە بازار بیکڕن خۆیان بەرهەمی دێنن. حاڵەتێک هەیە سۆڤان هەمومان توش بووینە، هەیە زیاتر توش دەبێت، هەیە کەمتر توش دەبێت، وەی کە کاتێک نانمان خوارد و چایەکمان لەگەڵی خوارد تووشی دۆخەک دەبین خۆشمان نازانین بۆ وان، یعنی وەکو ئەوەی وایە چەند ڕۆژێک بێ نەخەوتبی ئەچینە کۆماوە ئەچینە کۆماوە ئەوەندا خەوێکی قوڵ ینی باڵ دەچێشێ بەسەر هەموو لاشت وایە پێڵێن فوت کۆما. هەندێک جار هەیە بە تایبەتی لە هاوینانە ئەو دۆخەت بەسەرادێکە شوێنەکەت فێنک بێت دوای نیوەڕۆ ئیتر ئەڵەی بە دوو کەسەوە وایە لێ کردویر ئەها مناڵیان نەکردە ناو شتێکەوە وەکو لانکە ئەیان جوڵان گێژ ئەبوو خەوی لێکە و ڕێک ئاوات لێ دێت چونکە زۆر بەمان دوای ناخواردن ئەو حاڵەتەمان بەسەر دێت. هەندێک خواردنی شێ پێم وایە زیاتر ئەو هەستت لە بۆ دروست دەکات، ینی بەنمونە نیوەڕۆیانی هاوینان ماستاوێکی سارد وایە زۆر جایشەیە ئەڵێ کەم ئەچی بۆ شوێنێک ئیشێک کارێکت تێ ماستاو بۆ دانەڵێ ماستان بۆ دامنێ با تۆزێ بڕێ چالاک ڕۆزام خەوم لێ پێچەوانەی قاوە و ئەوانی تریکە کافاینیان زۆرە. جا ئەمە حاڵەتێکە توانین بڵین ناتەندروستە یا تەندروستە منەمایان نازانم ئەم شتە باشە خراپە تەندروستە بێوابی بخەوین نەخەوین چی بکەن کێشەکە دەزانیت چیە سۆمان کێشەکە ئەوەیە کە لە ماڵی ئاساییە تووشی ئەم حاڵەتە دەبی زۆر تەبیعیە، بەڵام کە لە دەوامی یان لە میوانداریەکی لە شوێنێکی فەرمی تووشی و حاڵەتەبی ئەوە زۆر ناخۆش. جا بە تایبەتی ئێمە کە با بڵێن بۆ نمونەوە ڕۆژانێکە کاتژمێر 12 هەواڵم هەبێت بۆ کاتژمێر دووش دیسانەوە هەمە من ناتوانم لە دوای 12 کاتژمێرتی یەک کە تەواو بم ئیتر لە دوای 12 هەمووان خەریکی ناخواردن لە کافتریا من ناوێرم بیخۆم خەوم گرێ دەڕواتە کۆما. بۆیە با بزانینم حاڵەتە چۆنە هاکار بزانین تەندروستی ئێمە ناتەندروستین. ئەمە زانیاری لە دکتۆر هەڵوێ سوەردەکردین زانین چی ئامادە کرد. سڵاوتان لەبێ من دکتۆر هەڵوێستم. دۆخێکەیە بەسەر هەموو مرۆڤێکدا دێت پێی دەوترێت فود کۆما واتە بێهۆشی دوای نان خواردن. ئەها کە نان دەخۆی لە خۆتەوە حەزەکەی پاڵکەوی تو یەکێک چایەکت بۆ بێنێ ئەوەیە فود کۆما. ئەگەر لە ماڵەوە بیت و ئەمەد بەسەر بێت ئاساییە بۆ خۆت شانی لێدا دەدەیت، بەڵام ئەو ڕۆژەی لە دەوامی تو نانێکت خواردو و دواتر تااقەتی ئیشت نامێنێت ئەو کاتە چی دەکەی. ماندووبوونی دوای نان خواردن هەیە و ڕاستە هۆکارەکەیەوەیە کاتێک مرۆڤ نان دەخوات زۆربەی خوێنی جەستەی دەڕوات بۆ کۆئەندامی هەرسی و هەموو سەرنج و وزەیەکی جەستە
دەچێتە سەر و ئەندامانە تا خواردنەکە هەرز بکرێت و جەستە هەمووی هەڵمژێت. لەگەڵ نان خواردندا جەستە شتێکی تریش دەکات. دەست دەکات بەڕشتنی سیرۆتۆنین کە بەشێکی فەرمانەکانی ئەم مادەیە ڕێکخستنەوەی خەومانە، واتە ئەمە شۆکارێکی تری خەوهاتنمانە لە دوای نان خواردن. زانیمان کە خەوهاتن و پشودان دوای نان خواردن شتێکی سروشتیە و زانستیە، بەڵام چی بکەین کە دەست نایەت بۆمان؟ کەس لە شوێنی ئیشەکەی پێی ناڵێن بڕۆ سەرخەوێک بشکێنەوە وەرەوە مادام خەوتێت. ئەمە مەگەر هەر لە ئیسپانیا بۆت بگونجێت، چونکە ئیسپانیایەکێکە لە وڵاتانەی کللتوری سەرخەوشکاندن تێیدا زۆر باوە و پێی دەڵێن سێستە. زۆرێک لە ئیسپانیەکان هەر لە شوێنی کارەکەیان پاڵی لێ دەدەنەوە، یان ئەگەر دوکان و کاری خۆیان هەبێت دای دەخەن و دەچنە ماڵەوە بۆ ئەسرە خەوێک. مادام ئێمە لە ئیسپانیا نین و ئەومان بۆ ناکرێت کەواتە دەبێت ڕێگە نەدەین خواردن خەومان لێ بخات. بۆی کاتێک لە دەوام و لەسەر کارن و ناتانەوێت دوای نان پەکتان بکەوێت، خواردنی قورس و چەور و شیرینی کەم بکەنەوە. زۆر جار کە لە دەوامیت و لەگەڵ برادران نان دەخۆیت، بەدەم قسەوە زیاد لە پێویست دەخۆیت. خواردنی زۆریش چەندە تەندروستیش بێت، جەستە کاتێکی زۆری دەوێت بۆ هەرسکردن و هەڵمژینی. لەبەر ئەمەیە دەڵێم ژەمی قورس مەخۆن، بۆ مەکەونە قسە لەگەڵ برادەرەکانتان و ئاگاتان لە ژەمەکە نەبێنێت کە چەندتان خواردووە. هەوڵ بن خواردنەکانیشتان چەور نەبن، چونکە دەنکۆڵەکانی چەوری گەورەترن و جەستە زیاتر پێوی ماندوو دەبێت تا دەیتوێنێتەوە بەراورد بە پرۆتین و کارب. بۆیە خواردنی پیتزا و مریشک و گۆشتی چەور و شتی سوورەکراو لە کاتی کاردا بە هیچ شێوەیەک باش نییە. شیرینی و شەکریش بە هەمان شێوە خاوت دەکەنەوە، وات لێ دەکەن لە بریەوەی مێشکت بۆ کارەکە وەرگەڵخەیت، خەیاڵت لای ڕۆشتنەوە بۆ ماڵەوە و پاڵدانەوە خەو بێت. ئەمە جگەلەوەی خواردنی شیرینی بەسەر ژەمێکی پڕ لە چەوری و بەدەم کولێرەی بازار و برنجەوە ڕاستەوخۆ شەکری خوێنت دەگەێنێتە لوتکە. لە بریەوە نانێکی بەیانی باش بخۆ پێش دەوام و هەندێک چەرس و گوێز و میوەیان زەڵاتە بەرە لەگەڵ خۆت بۆ دەوام و لەوێ ئەمانە بخۆ، چونکە ئەم خواردنانە پڕن لە ڕیشاڵ و هەرسیان ئاسانە، هەروە ڕێگە لە بەرزبوونەوەی شەکری خوێن دەگرن و وزەیەکی باش و درێژمە و داشت پێدەدەن. ئەگەر هەر حەزیشت لە چێشت و نانە، ژەمێکی مام ناوەند و تەندروست بخۆ و زێدەڕۆیی مەکە، با دواتر لەسەر خەواڵۆی دەرت نەکەن لە ئیشەکەت. ڕاستە نان خواردن وات لێ دەکات کە دوای نانەکە کەمێک حەزت لە پشودان بێت و خەواڵ و بیت تا ماوەیەکە ئەمیش، بەڵام گەر بەردەوام وابیت و هەموو ڕۆژێک هەست بەمە بکەیت، ئەوە لەوانەیە کێشەکە لە خواردنەکەدا نەبێت و نەخۆشیێکی ترت هەبێت، وەک شەکرە، کەم خوێنی، کێشەکانی غودەوە کۆمەڵێک نەخۆشی تر کە دەکرێت هۆکاری ئەم ماندوێتیە بن. بۆیە ئەگەر زانیت خواردنەکە هۆکارە، خواردنت چاکە و ئەو ڕێنمایانە جێبەجێ بکە. ئەگەر زانیشت ئەمە هەر بەردەوام و پەیوەندی بە خواردنەوە نییە، سەردانی پزیش بکەن، هەر تەندروست بن. ئەو بابەتە ئەگەر وەکۆی کە دکتۆر هەڵوێز وتی جێبەجێکەین پێم وایە سوودی دەبێت بۆ هەموو لایەکمان، بەڵام ئیتر گەدە ئەوە دەزانێ نازانم نازانجاری وایە حەزل لە شتێکە بێت ئەی خۆی. بەڵام ئێمە بۆچی هەوڵی ئەوە ئادەین کە پسپۆڕێک لەو بوارە شارەزایەکی باشی هەبێت بە بەردەوام لە ماوەی چەند خولەکێکدا ئەو ڕێنمایانە بۆ ئێوەی هاوڵاتی بخاتەڕەوە بۆ یەکە زاڵ بین بەسەر ئەو نەتوانی نەمان لانی کەم خواردنە باش و خراپەکان لە یەکتر جیاوازکەینەوە، کامەیان دەبێتە هۆکار لەوەی کە تووشی فود کۆمات بکاوە، کامەیان نۆرمال دەبێت لێی دوور دەکەویەوە. چی لەسەر بابەتێکی دیکە باس لە مەترسی ڕوودانی زریان و خراپی کەش و هەوا کۆتایی بە فستیڤاڵی جامبۆری لە کۆریای باشوور هێناوە، باسێواکەین کە لەوێ هەزاران کەس بە مەبەستی بەشداریکردن لە فستیڤاڵەکە ڕویان لە شاخەکان کردبوو، ویستیان چون لەوێ کەشێکی خۆش وەربگرن و فستیڤاڵی ئەنجام بدەن، دیارە زریان لیانی تێکداوە. بۆ دامەزراندنی خێوەتگای لێدەوانی بەرەو ماڵەکانیان گەڕانەوە، فستیڤاڵی جەمبوری بۆنەیەکی نیشتیمانی ساڵانەی کۆریەکانە و سەدان کەسیش لە سەرانسەری جیهان ڕویان لە کۆریای باشوور کردووە بە مەبەستی بەشداریکردن لەم بۆنە کلتوریە. بڕیار بوو ئەم گەنجانە بۆ ماوەیەکی دوور و درێژ لەم پێدەشت و شاخانە خێوەتگەی دیدەوانی هەڵبدەن، بەڵام پێشبینی کەشوهەوا و زریانی بەهێز کۆڵ و باری پێپێچانەوە.
بە پەلەپەل کەلوپەلەکانیان کۆ دەکەنەوە و لەو پاس و گوازەرەوانەی باردەکەن بۆیان دابین کراوە تا بگەڕێنەوە ناوەندی شارەکان و لە ناوچەی دیدەوانیەکانیان دووربکەونەوە چونکە ئاژانسی کەشناسی هۆشداری باران و زریانی بەهێزی لە زنجیرە چیاکانی هەرێمی بوانچۆنی کۆریای باشوور داوە. زۆر هەست بە خەمباری دەکەم بۆ گەلوونەتەوەی کۆریا کە بڕیار بوو لە ڕێگەی ئەم خێوەتگە دیدەوانیەوە نمایشی کللتوری نەتەوەی بکەین. بەڵام کەشوهوا لێ تێکداین. بڕیارماندا بوو کۆمەڵێک فیستیڤاڵ و چالاکی لێرە ڕێک بخەین. ئامانج لە کۆبوونەوەی ئەو سەدان گەنج و پیرەی کۆریا لە ناوەڕاستی هاویندا سازکردنی بۆنەیەکی نیشتیمانی کۆریای باشوورە بە ناوی جەمبوری کە تێیدا ماوەی زیاترە لە هەفتەیەک لە دەشتای و دۆڵەکان خێوەت هەڵدەدەن و چەند بۆنەیەکی هونەری و کەلتوری بەڕێوە دەبن. بەڵام ئەم ساڵ کەشوهەوا ڕێگەی نەدان ئەوەی پلانیان بۆ دانابوو وەک خۆی جێبەجێ بکەن. ئەوانەشی بەشداری لە خێوەتگە دیدەوانیەکە دەکەن هەمویان کۆری نین بەڵکو بەشێکیان لە کیشوەرە دوورەکانی وەک ئەوروپاوە هاتوون. هەست بە خەمباری دەکەم چونکە نەمتوانی ئەوەی بۆی هاتووم بە تەواوی ئەزمموی بکەم. بەداخەوە پلانمان بۆ زۆر چالاکیدا نبوو بەڵام کەشوهەوا لی تێکداین. چاوەڕوان دەکرێت ئەم هەفتەیە زریانی خانوون ڕوو لە نیمچە دوورگەی کۆریا بکات و حکوومەتی کۆریای باشووریش ڕێکارەکانی بۆ پاراستنی هاوڵاتیان دەست پێ کردووە. بچینە سەر بابەتێکی دیکە زۆر جایشاوهای ئەوەی کە من بینیم ئێستا زۆر ناخۆشە تۆ فستیڤالێک ساڵانە ڕوو ئەدات چاوەڕێی ساڵێک بکەیت دواتر کەشوهەوا لێتی تێکبا بەڵام بۆ کۆی لا هەنج بوو گواستنەوەکە تووشی کێشەی گەورەوێ زۆرەکە ئیش نەکە ئەزانی هەکار ئەوە زۆر جار باو بوو هەرناو کوردەواریەوانەوە دەگەر باران ببارەیان و دۆڵا بووکە حەزە و بنکڕە بۆیە بارانەوە حەقی چی بوو بەس بووکە من داماوەی شایان لێش لە مانگی هەفت و هەشت زەواجەکە بە هەر بنکڕ بخوا شتی وایە شتی وان نییە باشە باسی بەکارهێنانی بەرهەمە پلاستیکیەکان و فڕێدانیان بۆ نێو ڕووبارەکان یەکێکە لە ئەو باسانی کە بە بەردەوام باسی لێوە ئەکرێت و زۆر جایش ئەمە لە پرۆگرام گرنگی تەواومان پێداوە چون بۆ پێی کە ئێمە لە کوردستانە چەندین ڕووبار و سەرچاوی ئاومان هەیە گەشتارێکی زۆریش سەردانی ئەو شوێنانەکەن بەڵام ئەمەی ئێستا باسیەکەن یەکێکە لە ئەوەی کە دیسان و باسی هۆکارە سەرەکیەکانی پیسبوونی ژینگە و ئاوی ناو ئۆقیانوسەکان باسەکەین هەکار. اینجا لە هەنگاریا بۆ ڕێگریگرتن لەم مەترسیە ساڵانە کۆمەڵی گەنج خۆبەخشانە پێشبڕکەیەکی تایبەت بە کۆکردنەوەی پاشماوە پلاستیکیەکان ڕێک دەخەن و نزیکەی 70 تۆن پلاستیک و پاشماوە لە نێو ڕووباری تیزا کۆ دەکەنەوە. جا بە گوێرەی ڕاپۆرتێکی ڕێکخراوی هاوکاری و بەرەو پێشچوونی ئابووری نێودوڵەتی ساڵانە 430 ملیۆن تۆن پلاستیک ئەمە ژمارێکی خەیاڵیە لە جیهانە بەرهەمە هێنرێت جا چەندێکی شێبێ فڕێ بدرێت هەکار. پێشبینی دەکرێت ئەم بڕە تا ساڵی 2060 سێ هێندە زیاد بکات. کۆمەڵێک گەنجی هەنگارین خۆبەخشانە کات و توانا و کەرەستەکانی خۆیان تەرخان کردووە بۆ ئەوەی ڕووباری تیزا کە دووەم درێژترین ڕووبارە لە وڵاتەکەیان لە پاشماوەی پلاستیکی پاک بکەنەوە. ساڵانە لە هەنگاریا پێشبڕکەیەکی تایبەت بە کۆکردنەوەی پاشماوە پلاستیکیەکان ڕێک دەخرێت و نزیکەی 70 تۆن پلاستیک و پاشماوە لە نێو ڕووباری تێزا کۆ دەکرێتەوە. زۆڵت بەڕێوبەری پێشبڕکەی جامی پلاستیکیە و بڕوای وایە گەورەترین سەرچاوەی پیسبوونی ژینگە بەهۆی پاشماوەکانەوە ڕووبارەکانن. گەورەترین سەرچاوی پیسبوونی پاشماوەی جیهانی ڕووبارەکانن. پاشماوەکان لە ڕووبارەکانەوە بەرەو دەریاکان دەچن و دواتر دەڕژێنە نێو ئۆقیانوسەکان. ئەگەر بتوانین ئەم کێشە جیهانی لە ڕووبارەکانەوە ڕێگری لێ بکەین ئەوە پاشماوەی کەمتر دەچێتە نێو ئۆقیانوسەکان. بۆیە دەتوانین بڵین لە سەرەتاوە چارەسەرێکمان بۆ کێشەکە دۆزیوەتەوە.
پێشبڕکێکە بۆ 10 ڕۆژ بەردەوام دەبێت و زیاتر لە 150 گەنج خۆبەخشانە بەشداریان تێدا کردووە. لە سەرەتای دەستپێکردنیەوە لە ساڵی 2013 زیاتر لە 330 تۆن پاشماوە لە ڕووبارەکانی هەنگاریا لە ڕێی پێشبڕکێکەوە کۆکراوەتەوە. من بڕوام وایە پێویستە هەموو کەسێک خەمی پاراستنی ژینگەی بێت. گرنگە کارێک بکەین بۆ ئەوەی بەیانی بۆ ژیانکردن گونجاو بێت و پێویستە هەموو کەسێک لە پێناو ئەمە هەڵوێستی هەبێت. بە گوێرەی راپۆرتێکی ڕێکخراوی هاوکاری و بەرەو پێشوەچوونی ئابووری ساڵانە 430 میلیۆن تۆن پلاستیک لە جیهان بەرهەم دەهێنرێت. پێشبینیش دەکرێت ئەم بڕا تا ساڵی 2060 سێ هێندە زیاد بکات. باس لە بابەتێکی ترەکەی کە ماوەی 2 مانگە لە زانکۆی دهۆک بە سەرپەرشتی کۆنسوڵخانی ئەمریکا خولێکی فێربوونی دروستکردن و هەروەها پێکەوەبەستنی ڕۆبۆت بەڕێوە چووە هەگەر لە خولەکە کە تەنیا قوتابیانی کچ بەشداریان تێدا کردووە ینی بابەتەکە زیاتر دەرفەتەکە ڕێک خراوە بۆ کچان بۆ دروستکردن و وەلێکدانی ڕۆبۆتەکان گرنگی بە توانای زانستیان بدرێت. بەڵێ جا لە هەمان کاتدا کە گرنگی بە دروستکردنی یاریە ئەلکترۆنەکان و فیلمە کارتۆن و ئەنیمێشنەکانیش دەدرێت و ئەمانە بن بە بەرهەمی کوردی و هی قوتابیانی زانکۆی خۆمانە. بەهار مژیلی فێرکردنا قوتابیان خویە و چاوانیە لێکدان و پروگرامکردنا ڕۆبۆتان نیشاوان دەداتن. هەژمارەکە قوتابیان کچن کە بۆ دەما 2 مەهانە بەشداریت خولەکە شارەزەبوون دڕۆبۆتاندا کریە. ئارمان جیژێ بلندکردنا شیانên زانستیên کچێنە ئەدبوارە تەکنۆلۆژیەدا. الحمدلله ام شوێن بوومەوە دوو هایڤۆدا باشترین تشنیشە بدەین ئەوژی لێکدانە ڕووبوتەیە و هەروەسا بارنامجکردنەوە بڕێکە پایتنی و هەروەسا کودینکردنێک و بشێن یۆریەکە چێکان ئەنژی فیلم کارتونێکی چێکان ئەن ئەنیمەیشنە چێکان دێشێن گەلک فۆیدەی جێکان بۆ پاشاڕۆژێ. ئەف خولە کولژێر سەرپەرشتیا کۆنسڵخانەیە ئەمریکا هێتا پرێڤە برن گرنگیە پشیانên قوتابیên کچ yên beşek ji qutabxaneyên parêzgeha dihûkê dided ku armancê înane pêşa regezê me ye etwarê zanistî da. دعمها قنصلخانة قشتية أمريكي الهوليري وريكخراوة بيتر وولد وريكخراوة SOS هي ألماني أف بروغرام هاتي تشيكرن بو بيست كيتشكا إش قطاب خانة جولستان وآفار أرمانجي بي بروغرامي كو كيتشك فير بن تشتيت زانستي وك كمبيوتر كودينج وروبوتكس. ادوی خولدا جبلی گرینگیدان به درست کردن و لگدان روبوتان ات همان دم دا گرینگی به درست کردن یارین الکترونی و فیلم کارتون کو هر وصا فیلم انیمیشن جی تتدان کوپریکن کودینکن کامپیوتری اشلای قطابیان و ات هنه درست کردن. هرچند هیتا گوتن گل پیشکفنا تکنولوژیای کو فالاوه ماترسیل سرجدازدانا کارن فرمانبر و کارکران درست کردن. لی پازانات بجن اف چنده برو واجیه اگر مروف نبن روبوت جی نابن و چون آوه اف فالاوه تنه دکاراسانیش بو جیان مروفان پیدا کن. ماسودار ملی کردستان 24 دهوک. بابەتی دواترمان سۆڤان تایبەت بەو کەسانەی کە نابینان دەزانین هەندێک جار بەرکەوتنمان هەیە لەگەڵ یان دەوروبەری خۆمان نابیناکان زۆر بەهرەمەندیان تێدایە بەڕاستی ینی هەندێکیان بە جۆرێک بەهرەمەندن پێی سەرسام دەبی. خۆی واشە هەر یەک لەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن بێگومان کە دەرگایەکیان لە ڕووداخراوە هەکار دەرگایەکی زۆر تایبەت بەڕوویان کراوەوە کە لە مرۆڤێکی ئاسایی ئەو شتە نابینرێت ئیتر هەر توانایەک بێت. جا لە سلێمانی مەراسمێکی تایبەت ڕێکخرا بۆ نابینا بەهرەمەندەکان کە خوێندنیان تەواو کردو و سەرەڕای ئەوەی کە نابینان پلەی بەرز و نمرەی باڵایشیان بەدەستێناوە. لە مەراسیمەکەدا نابینا سەرکەوتوەکان مەداڵیای زێڕینیان پێبەخشرا ئەمە پێنجەمین ساڵە نابینا و کەم ئەندامانی سەرکەوت و خەڵات دەکرێن. کە چالاکیەکان لە باستەوخۆ و سەردەمیانە
خزمەت بە چین و توێژەکان کە بێ جیاوازی بە تایبەتی بۆ خانپێداویستەکان و بە تایبەتی تر بۆ نابینان و ناویستان و حەزی هونەری بەڕێز بە ئەمڕۆ لە خزمەتیان وەکو پیاوێکی بەڕێز و خۆشەویست داگەڕەکە ئێمە هەنگاو بە هەنگاو و سات بە سات هەوڵێن کە لە کار و سالەتەکانە دەستی خوارن خوارەمەتیانێکە هەمیشە هەوڵی بۆ ئەیە بۆ یەکێکی لەو ئاگرانەی کە بەرهەمانە ناوە ئەو ئاماژە سەرجەمی پێویستەوە بچونە کۆلێژی زانستە ئیسلامیەکانم تەواو کرد لە زانکۆی سلێمانی بە پلەی دووهەم بووم لەسەر ئاستی 4 ساڵەکە پلەی دووهەم بەدەستێنا سوپاس بخوا سوپاسی ڕێکخراوی ڕۆشناییەکەم دووبارە. ئەست چۆنە کە خەڵاتە وەرگرتووە ئەمڕۆ؟ زۆر خۆشحاڵم، یعنی بەجددی جێی خۆشحاڵیەکەوە هەر کەسێک ماندوو بێت و هەوڵ بدات دواتر بەرهەمی ماندووبوونەکەی ببینێتەوە ببینێت کە سوپاسێک لێ بۆ ئەو هەوڵ و ماندووبوونێکی کردوێتی. بڕوانامە بەدەست بێنێت ئەمە دەستکەوتێکی زۆر گەورەیە نێک بۆم هەستەکە ماڵی خۆمە چونکە ڕۆژنای دڵ بەردەوام یەکێ دێچاو یەکێ شەهید هەندێ جەستی تێکشکاوە پیاوێک هێمای دڵسۆزی شار بڕیاری مەدالیای داوە. ئێمە هەمیشا بێ لە هەوڵی ئەوا بین کە نابینایان بتوانن بخوێنن چۆن ئێستا خۆشبەختانە کە جەزگە لە زانکۆ ماستەر و دکتۆرا بەدەسێنن و بەردەوامن لەسەر بەدەزێنانی پلەی بەرز تا بیسەلمێنن کە نابینایان لەو بوارە بەتوانان خاوەندداهێنانن و ئەتوانن خاوەن پیشەی خۆیان بن. هەکار ئەم دنیای کە ئێمە تیاژین ئەم گیانی کە ئێمە تیاژین مەرج نییە کە هەمووی لەناو خۆشی و لەناو سەرکەوتن و ئەمە شتێکیشە کە هەموو مرۆڤایەتی ئەو شتازانێت و هەموو مرۆڤەکانی شەوازانن کە دنیای خۆشگوزەرانی نییە، تایدا خەم هەیە، تایدا لەدەستان هەیە، تایدا کارەساتی زۆر نەخوازرا و ڕوئەدات کە ئەمانە هەمووی دەبێت بە جۆرێک ئێمە مرۆڤ مامەڵی لەگەڵا بکەین کە بتوانین بەرگەی بگرین چونکە مەرجنیە یەکجار تۆ کارەسات ڕوو تێ بکات، مەرجنی یەکجار تۆ لە دەستدانت هەبێت، مەرجنیە تۆ یەکجار بچیتە ناو ڕووداوێکی نەخوازرا و ڕەنگات بۆ چەند جارە لە ژیانی مرۆڤەکان ئەمە دووبارە ببێتەوە. ئەوە کۆی کە دەگوترێت دنیای تاڵی و شیرینیە، دنیای تاڵی و سوێریە، یعنی ئەمە دەبێتە ئەزمون بۆ مرۆڤەکان، ینی بە پێی تەمەن بە پێی هەڵکشانی تەمەنی هەمومان مرۆڤەکان بەهێزتر دەبن چونکە ڕووداوی ناخۆشتر دەبین. ڕووداوە ناخۆشەکان بێگومان بەهێزتر دەکەن، بەڵام خۆشی ئەوەیە لە کاتی ڕووداوە سەختەکان، لە کاتی ئەوەی کە من خەفەتم هەیە کارەساتبارم هاوڕێکی ئەزیز کەسێکی دڵسۆز دێ خەمەکەم لەگەڵ بەش دەکات لە ڕێگەی قسەکانی و ئامۆژگاریەکانی خەمەکەم کەم دەکاتەوە. لەسەر ئەم بابەتە بۆستین میوانمان دەبێت. باشە، میوانەکەشمان لە دهۆکەوە لەگەڵمانە بێت گۆهدار یونس ماستێر لە چارەسەری دەرونی لە ستۆدیۆی دهۆکەوە میوانمانە. بەخێر هاتن چەکەین، سپاس بۆ ئامادەبوونتان. بێگومان لە بابەتێک گفتوگۆکەین و باس ئەەکەین کە هەر یەکێک لە ئێمە بە جۆرێک لە جۆرەکان ڕۆژە لە ڕۆژان گیرۆدەی بوونە. بەچی ئەوترێت خەم، چۆن ئەتوانین ڕوبەڕووی خەم و کارەساتی لە دەستدان ببینەوە، مرۆڤ بەرگەی ئەوە ئەگرێت بۆ چەند جارێ ئەم شتەی بۆ دووبارە ببێتەوە؟ بله مامۆستا ئەف دەمێ باش زۆر سپاس بۆ ئەم کاتە کە میێواندار بوون. خەم حالەتێکە ینی دەف مرۆڤی پەیدا بیتن حالەتێکی دەرونیە و ئەڤەش ئەف خەمە وەختە دەف مرۆڤی پەیدا بیتن نەکوش ڤاڵاهیەکی تێتن بەلکو چەند ئەگەرێکت هەین و ئەف خەمە دەف مرۆڤی پەیدا بیتن ئەوش ئەگەرێ چەند ڕوویدانێکە ئەف ڕوویدانە وەختی بۆ مرۆڤی پەیدا بن کولبێرێ چەندین حالەتێت سەدماتە دەف مرۆڤی پەیدا بن و هەرسا دەمی پەیدا بوونا خەمێ وەختی دەف مرۆڤی پەیدا بیتن یان مرۆڤ تووشی ڕوودانێکت بیت یان سەدمەکت بیتن البێرێ ئەم هەمی کەس توێ ڕوویدانێدا وەختی سەری مرۆڤی بێت وەکی ئیک نینین بەلکو هەریشمە پشێوەکیە
اف چندجی زبریتن با او رویدانا چی بوی که مروف چندی برهوه اتوی رویدانی دا آن مروف چندی یا آماده بوی رویدانی وقتی او رویدان چی بید کاتی اف خمه دی چند کارتی کرنه سر مروفی کتن اشلای درونی و اشلای جواکی آن هر لاین اکیدی بیتن ای مروفی و گریدای باشە کاک گۆدار تا چەند گرنگە ئێمە کەسێک کە کێشەی هەیە خەفەت هەیە دڵی بدەینەوە و دڵدانەوەکەمان دڵدانەوەی واقعی بێ نەک قسەی خوڕافی بۆ بکەین تەنیا بەوەی ئەو کاتە بمانەوە هاوڕێکەمان تۆزێک ئارام بکەینەوە. بله جواک کارتیکردنەکە gelek amazın heye ser mirovî dewroberê mirovî kesên nêzik demê mirov tuşî xemekê bîtin yan tuşî her tromayekê bîtin kesên nêzîkê mirovî dewroberê mirovî karîgeriyeka geleka yani ya girink ya heyse mirovî karîgeriyeka hey layenê başî bît yan layenekê neyê baş bîtin evana yani kartîkردنەka amazın ya hey ser jiyana mirovî bêje ew kese ka çend یه هاریکارت گل مروی چند او کس ده شیت هاریکاریا مروی کتن که مرو خما مروی سفک کتن بونو من مروی کسی که جدز دا بیتن دمی کسی که تیت سردانا مروی کتن یا مروف چی سردانا کسی که کت وقتی کسی که جدز دا بیتن آیا او وقت او دم آن او جهی گنجه وقتی مروف سرداناوی کسی کتن یا نه او آخفنه مروف وقتی بیجیته چند کارتی کردن لیکن اف آفنت مروف دبیجیتن دیوی پتر ایشینن ده خمای ماستر لیکتن یا جیده خماوی سویکتر لیکتن اف چند گلکت گرنگن وقت مروف جواکه کی دابیتن او جواکا چند تیپی گشتی یا او دوروبر مروفی حوالت مروفی یا او کس کاده چند تاری کاربن ادگل مروفی دا الویره سر اوی کارساتی جد میتن راستی یعنی چون مروف همی وکی یک توشی کارسات آنابن دم رودانه یک چید بیتن احتمال نفسی رودانه دو کس لیره آمادانه بس هر دو کس وکی یک توش نابن ایک دی گلک یعنی دی توش بیتن و دی حالت نخوش در پیدا بن و دی چندین کارتیگرن در پیدا بن جار هیا وقت نبود آماجت بکرد دو کس همان کرشان ابی بالام هر دو کانو کویک هالوستی لگل لسر نکن بۆ نمونە کەسێک کە من ئەڵێم لەو پەڕی کارەسات و ناخۆشیەکانە هیچ شتێک نییە لەو پەڕی لە دەستدانی ئازیزێک تر دایک باوک خوشک برا هەر کەسێک لەوانە بێت ئەمە گەورەترین خەمە چونکە هەر شتێک چارەسەری هەبێ لە دنیا تەنیا مەرگە کە چارەسەری نییە هەر خەفەتێک دەبێت ڕەنگە دووبارە بتوانانی هەستیتەوە سەر بێ بەڵام تا چەندە گرنگە خودی خۆمان کار بۆ ئەوە بکەین کە زووتر لەسەر پێی خۆمان هەستین مەبەستم کاریگەری سۆشیال میدیایە چەندێک وا بکەین کە نەگەڕین بە دوای مقطع چۆنەڵە ڤیدۆیە کە زیاتر خەمی پێ بخۆین چەندێ نەگەڕین بە دوای گۆرانیە کە زیاتر خەمی پێ بخۆین نەگەڕین بە دوای ئەو یادگاریانەی کە بە بەردەوام هەبوونە چی بکەین چۆن ڕوبەڕووی ببینەوە بله veri وەکمە بەرین و کە گوتی یا ڕوویدان ئەم هەمی وەکێک تووشی چ حالەتان نابێنە هەرشمە جیاوازیاخۆ هەی دیفێتی گەشتێ دیفۆن خبرات الدف مروفی هایی که او کارستاتا چید بیت او حالتا چید بیتن چند تأثیر المروفی بیتن اما سوشال میدیا الویری یعنی دوره که گله که مازنیه هایی خاصتا بی سردمی دا یعنی نه بس هم بحثی تلفزیونی بکن یا لانه که بتنی بکن سوشال عام شویه که گشتیه که بحث سوشال میدیا بکن ده بخد بینه که بحث برامج تلفزیونی بکن ده بخد این برامج که گله که مهمه و گرینگه ادجوا که دا بهتا پیشکش کردن بس آیا او وقت اف برامجت هتا پیشکش کردن او وقت یه خلکک گهداری بود که او وقت خلکک شیتن تماشای بی برنامجی بکرد دبینی احتمال برنامج گلک مهم بس وقتی نه گنجا سوشال میدیا یعنی بگاوی کارتی کردن شویه که گشتیال همی جواکی هاتی کردن تایبتی فئتا اکان بجین قناغت سنیلایی و دست بیک از زاروکی نیجی حتی نه یعنی حتی عملیات مازن چه بگویی گلک تکنولوژی وید گری داینه دائما یعنی عمل جواکه که جی راستی مگلک آریشه تن مگلک مکاسیه تن بجا ام دائما تماشاوان تشاد کن که اف چهار سریه هبن لو دی بعدین ام دی بردام تماشاوان برنامه جا که این اوید کو بعدین کو بس چهار سریه کبیتن دی بعدین دنگو باسه که دی بعدین جهته کی هر چه حالا نبینی مچ عمل یعنی عملی نبینی تجربه چندی
اف کەسە پتر توشت بن ئەف کەسە پتر ئەنی خەمەوە مۆستر لێ تێدن بجە لەوڕە سوسیال میدیای گەلێک دەوری خۆی هەی و بەڕام بجێتەوە بەڕام بجبن یان ئەو کەسێت سوسیال میدیادا یان مرۆڤ کارچاوە خۆش جوانە دیار کرد ئەو هەندێک ڕێکی جدایەت هەن چارەسەریەدانە خاصەتەن هەگەر مرۆڤ بوو کەسێک وەکی ئیدمانێکی دەف مرۆڤی پەیدا بیتن ئەوژی بگاوی حالت گەلێکی زۆر بن ئەوێژی پڕێکا چارەسەر کاری دەرونینە کەسێک تایبەتمەندن کوشتین خۆشبان حالەتە خلاص بکەن بەڵێ مامۆستا گوهدار یونس ماستەر لە چارەسەری دەرونی لە ستۆدیۆ دهۆ کە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆتە. ڕێکخراوی یەکێتی نابینانی کوردستان لەگەڵ دامەزراندنی چەندین خولی تایبەت بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان ئاکا کردوێتەوە چەندین کەسیش لە ڕێگەی ئەو خولانەوە پێگەیشتون. بە تایبەت لە بوارە هونەریەکان ینی خەڵکی زۆر باش پێگەیشتووە. مامۆستا عومەر خدر سەرۆکی یەکەتی کەماندامان و سەلام ڕەشید مامۆستا و ڕاهنەری هونەری و ئاسان بەختیار میوزیکشن ئەمانە هەموو میوانن لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵ دالیا دەبن. بەیانیت باش دالیا سڵاو لە تۆ لە میوانەکەت ستۆدیۆ بۆ ئێوە دەبێت. بەیانیت باش دالیا بەیانی باش میوانەکانی باشیان لێکە. بەیانی ئێوە بینەرانی کوردستان 24 باش دەستپێکی بەرنامەکە پێم باشە بە میوزیکێ دەست پێ بکەین. گیان سپاس بۆی کامڕۆ لەگەڵمانای دیارە خۆی گەورە بەهرەی جیاوازی یا بەهرێکەمان بەڵام گرنگەکەی لەوەیە چۆن بتوانین ئەو بەهرە و وزەیکە خۆی گەورەیەتی بێمە دابەشی بکەین بە تایبەتی لەگەڵ ئەو کەسانەی کە پێویستیان پێمانە. ئەمڕۆ باس لە کۆمەڵی چیرۆکەکەین بە تایبەتی کە خۆیان تەرخان کردووە بۆ خاوەن پێداویستە تایبەتەکان. هەشانە خۆیان خاوەن پێداویستی تایبەتن بەڵام لە هەمان کاتتا بوونە تا ڕووناکی بۆ چەندین کەسی دیکە. لەوانە مامۆستا عومەر خدر کە ئەمڕۆ لەگەڵمانە هەروە مامۆستا سەلام ڕەشید. مامۆستا عومەر خۆتان سەرۆکی یەکێتی نابینانی کوردستانن. دیارە یەکێتی نابینانی کوردستان لە ساڵی 1994 دامەزراوە. لەو دەمەوە تاکو ئێستا چەندین چالاکی هەیە بە تایبەتی لە بواری هونەرا بێ چ لە بواری ئەوەی کە هەلی خوێندن بۆ نابینان دروست بکات. سەرەتا بە خێراتنتانەکەم و ئەگەر لەو تەوەرەشەوە دەست پێ بکەین. فەرموو. بەڵێ دەست خۆش دالیا خان. دیارە یەکێتی نابینانی کوردستان لە حەڤەی 1994 دامەزراوە ئەم ڕێکخراوە. ئەم ڕێکخراوە چەندین ئامانجی هەبوو. یەکەم ڕۆشنبیری ئابووری کۆمەڵایەتی تەندروستی. ئێمە گرنگی و بایەخێکی زۆرمان داوە لایەنی ڕۆشنبیری بەرزکردنی ئاسی هۆشیاری تاکی نابینە. ئەوش لە ڕێگای خولی جۆرە و جۆرەوە با بڵێن لە ڕووی خولی با بڵێن هونەری و مۆسیقا لە ڕووی خوێندنی خێراوە دروستکردنی پەیمانگایکی ڕووناچی بۆ نابینایان لە بەختیاری ئێستا پەیمانگاکەمان و هەروەها لە ڕووی وەرزشیەوە لە ڕووی وەرزشیە و لە ڕووی ئەو دەوراتی جۆرا و جۆرە و زمانی ئینگلیزی و عەرەبی و با بڵێن فێربوونی قورئان و چەندین دەوراتی تر کە ئێستاش لە بەرەگای ڕێکخراوەکەمان بە خۆشحاڵیەوە ئەو دەورانە بەردەوامن. بەڵێ مامۆستا عومەر ئەم دەورانە تەنها بۆ کەسانی نابینایە یاخود کەسانی دیکەش کە ئەم خولیانە و ئەم حەزانەی تیاتوان لە ناو دەورەکانیەوە بەشداری بکەن. زیاتر بۆ نابینە و کەمبینایە ئەوانی کە تایبەتە بە نابینە با بڵێن. بەڵێ بەڵێ مامۆستا سەلام بەڕێزیشتان بەخێر بێن. ئەگەر لە ئەزمموی بەڕێستانەوە دەست پێکم دیارە لە ساڵی 1990 ئێوەش
کار لەگەڵ نابینانە دەکەن لە هەرێمی کوردستان و بە تایبەتی نابینانی سلەیمانی. کارەکانتان لە بواری هونەریە ئەگەر خۆت باسی ئەزمموی خۆتمان بۆ بکەیت چۆن کاریان لەگەڵاکەیت؟ زۆر سپاس دەکەم من لە ساڵی 99 لەگەڵ خەوان پێداویستی نابینا بڵێن کە بەشێکن لە خەوان پێداویستەکان کارەکەم بەر لەوەش من لەگەڵ کۆمەڵی ڕێکخراوی ئەو کاتی کە لە ڕێنەتەوە یەکگرتوەکان هاتوبوون بۆ کۆمەلگای کوردی بارودۆخی کۆمەلگای کوردی و کاتە جیاواز بوو خۆ دەزانی گرانی بوو حکوومەتی بەغا مابوو ینی گەماری ئابووریمان لەسەر بوو من لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە بە عقد کاری هونەریم لەگەڵ مناڵانی بڵێن خانەکانی سەر بە چاودێری کۆمەڵاتیوانام کرۆکە ئۆڵف پاڵمی و خانەی کوڕان و خانەی کچانوان ینی ئەزمونێکم هەبوو لەگەڵ کەسانێکە کە هەمیشە لە پەراوێزی کۆمەڵگا و کارەسات و ڕوودا و لە ژیانانە ڕوویداوە لە خێزان دابراون لەگەڵ ئەوانە ئەزمونێکم هەبوو دوای لە ڕێی ناسینی نابینایەکەوە حەزی بۆ مۆسیقا بوو تەکلیفی کرد بکە من سەردانیان بکەم من سەردانم کردن بەر لە من چەند مامۆستایکی موزیک چوو وەڵام دیار بوویتر ئەوان لەگەڵم ناهستیان بە ئاسوودەی لەوانێ زیاتر کردبێ یان لەوانێ شتێک هەبوو بێ نازانم ماوەیە داوای لەکردم خولێکم کردەوەی تر هەرەوەندە خولە بوو بە فەرمی دوای فترەیەکە لێ مامەوە دامەزران بە مامۆستان لە پەیمانگای ڕووناچی لە ساڵی پێم وایە بێت 2000ەوە هەتاکو ئێستاوەکو مامۆستایان بەردەوام ئێوە بەیانیان لە سنتەری ڕووناکین بۆ نابینیان و پەیمانگای ڕووناچی بەڵێ پەیمانگای ڕووناکی دواتریش لە بەرەبەرایەتیەکان ئەمە چۆنە ینی چۆن کارەکانتان بە تەواوی تەرخان کردووە بۆ یەکێتی نابینیان و بۆ نابینیان زین چۆنە پەیمانگای نابینان قوتابخانەیەکی ئەوەی کە پێڵێن سەرەتایی و تاکو ئێمە پێشتر سەرەتایی بوون بڵێ تاکو پۆلی 6مان هەبوو ئێستا تا نوێیە کراوە بە نەڕەتی تۆستەشی کراوەتە سەر ئێستا ئەو خوێندکارانی ئەو قوتابیانەی لای ئێمە دەرەچن دوایی ئەچنە قوتابخانەی چاوەساغەوەکو ئامادەیەکان بەڵام ئەمن بە ئەندام لە ڕێکخراوەکەی ئامانەوی توێتی نابینانی کوردستان و ئێستا ڕێکخراوێکی تریشان هەیە ڕۆشناوی دڵ بەڵام من ئەو کات بڵێن لەبەرەوەی بەسەم ڕێکخراوە هەبوو ئەمانیش یادی بەخێر خوالی خۆش بە مۆسابە کرد ئەو لەڕێ ئەوە لێژ وەکو مامۆستا داوای لێکردم عەقدێکمان کرد لەوێ گرێبەستێکمان کرد بەڵام دوای گرێبەست تەواوبوونی گرێبەستەکە من هەر مامەوە لەگەڵیانە بووم بە هاوڕێ و هەتا ئێستا بەردەوام لەگەڵیان بەردەوام بی ئینشەڵڵا ببیتە نمونە بۆ چەندین کەسی دیکە مامۆستا عومەر ئەو پێویستیانەی کە ئێوە پێویستانە بە تایبەتی لە بواری هونەریە بۆ ئەوەی کە هونەرمەندان لە ڕێگای ئێوە بە تایبەتی ئەوانەی نابینان و بەڵام خولیان هەیە پێ بگەن زیاتر چییە؟ بەڵێ ئەو پێداویستانە ئێمە بابڕێن وەکو پێداویستی سەرەکی ئەوەی کە لە باری هونەرە پێویستیمان پێبزاتر پێویستیمان بە ئالەتە بابڕێن ئالەتی مۆسیقا وەکو ئالەتی زۆر وەکو کەمان و بابڕێن قانون و پیانۆ و هەتا دوای پێداویستەکانی ئەوەیە بە خۆشحاڵەوە ئێمە مامۆستایەکمان هەیە توانێت ڕائێنانمان پێ بکە بەڵام لە پێشتردا پێشەوەی کە بابڕێن من بم بەسەرۆکی ئەم ڕێکخراوە دیارە تیپێکمان هەبوو تیپێک تیپی مۆسیقای نابینایان کە بەداخەوە ئەو تیپە بە هەندێک هۆکارەوە پەرتەوازە بوو بەڵام ئێستا هەوڵمانداوە لە ڕێگەی مامۆستا سەلامەوە تیپەکەمان ئینشاءالله کۆ بکەینەوە خەڵکەکانمان کۆ کردوتە حالیان ئێستا لە بارەکەی ڕێکخراوەکەمان دەورێکی مەقامات و مۆسیقامان هەیە بە هاوکاری مامۆستا سەلام بەڵێ مامۆستا عومەر جگەلەوەی خۆتان سەرۆکی یەکێتی نابینانی کوردستان لەگەڵی شیە کاری هونەریەکەنەوە چەندین گۆرانی شتەیە پێم خۆشە یەکی لە گۆرانیانەت کە لەگەڵ مامۆستا سەلامە تۆمارت کردو پێشکەشمان بکەیت. وەڵاهی ئێمە بابڕێن لەگەڵ مامۆستا سەلامە سیدیەکمان کردووە کاتی خۆی مامۆستا بە هەموو سەرجەم ئاواز و مۆسیقای تازەیە بابڕێن بە ناوی هەنگاوە 11 تراکە ئەمە لە 2000 وەڵاهی ئامادە نییە لە ئێستادا ئەو گۆرانیان ئەگەر شتێکی ترتان بۆ شتێک کە خۆتان ئامادەتان کردە باش مەقامێکی سلێمانی شیعرەکەی مامۆستا سەلامە تاوەوە ئەومان بۆی باشە
أي شاوركم بهشتكم سليماني أي شاورك شيخي نمير أي شاوري هلمة قرباني أي شاوري رشبا وبر نهيني وبر لجواني أي شاوري رشبا وبر نهيني وبر لراز وبر لجواني هرتوي نسيم وزرياني هر چوار زامی کردستانی دوێنێ تا درەنگ چاوە بێم کردی دوێنێ تا درەنگ چاوە بێم کردی کوێرایم داهات هەوری لار بۆچرانە بردی کوێرایم داهات هەوری لار بۆچرانە بردی من قلي جواني ليلة وهاتم من قلي جواني ليلة وهاتم هيش البكرتي هوري الأرض لكم نهاتم هيش البكرتي هوري الأرض لكم نهاتم دوێنێ تا درەنگ چاوە بێم کردی دوێنێ تا درەنگ چاوەڕێم کردی کوێرایم داهات هەوری لار بۆچرانە بردی دەستەکانتان خۆش بێت زۆر سپاس بۆ بەرهەمە جوانە دیارە بەبێ پرۆڤە تەقەن دەوێت لە بر نەکەین گۆرانی لەوانەیە ئامێری تری فیسبوک و کیبۆرد ستایزەر و ئەوانە ئەمەسا مەرەگەر دوا پەیامتان دیارە کاتی بەرنامەکەمان بەرەو تەوابوونەوە چێت ئەگەر دوا پەیامی خۆتان بۆ گەیاندنەوەی کاوکاری زیاتر پێشکەش بکرێت بە خاوەن پێداویستە تایبەتەکان یاخود بە نابینایان زیاتر چییە؟ پایان ئێمە زۆر جار ئێمە پەیامان هەیە و دووبارەی ئەەکەینەوە بەڵام بەرداخەوە یعنی کەس گوێمان لێ ناگرێت لە وڵاتەیە بە هیوای بتوانین لە ڕێگەیان بە هیوای ئەوەی کە سەرۆکی حکوومەت جوابمان باتەوە و هاوکار و پاڵپشت و پشتیوانەی خاوەن پێداویستی تایبەت بێ ئێمەش چین و توێژێکین لەو کۆمەلگایە و هاوڵاتی ئەم وڵاتین و زۆربەی زۆرمان بەمین و تەقەمەنی و بەو شەڕ و سۆڵانەی کە بابڕین لە بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە وامان لێ هاتووە داوای ئێمە ئەوەیە کە حکوومەت بتوانێت ڕێژەیەکی ئەوەندە زۆر نین کە هاوکاریمان بگرێت ڕێژەیەکی کەمین کە بتوانێت لەڕێی یەکەی نیشتە جێبوونەوە بەو خاوەن پێداویستی تایبەتانەی کە بێلانەن کە بابڕێن شوێن و مەکانیان نییە بە هیوای ئەوەی کە ئەوانە دابمەزرێن کاری دامەزراندنیش بۆ کۆمەڵی خوێندکار بکرێت کەوانەی دەرچووی زانکۆ پەیمانگاکانن کە ئەوانش لەسەر پێی خۆیان بوەستن و
پەیاممان زۆرە بەڵام ئەوەی کە سەرەکیە زیاتر ئێمە یەکەی نیشتەجێبوون و دەکاری دامەزراندن و موچەی کەمەندامێکەش بتوانین کە دەستان خۆش بێت دەستان خۆش بێت مامۆستا سەلام ئەتوانین بە پارچەی میوزیکی بەڕێستان کۆتایی بە بەرنامەکە بێنی ڕەوەندە وڵی کاتی بەرنامەکەمانەوەی دیارە ئەم بابەتی ئێوەش چەند پێویستی بە چەندین بەرنامەی دیکەی بۆی پەیامەکانتان بگات و بە هیوای وەکتوانی دیکەیە پەیمانگای ڕووناچی نابینا بکەم کە لەوێ کۆمەڵە نابینا پەروەرداکرێ هەروەها وەکوی چەتی نابینانیش لەوێ خۆزگەر شوێنێکی هونەریان دروست کرا بۆ نابینیان کە بەس مۆزیکی تا بخوێن لەوێ بەس پەیمانگایەکە تەنها وانی مۆزیک هەیە وکوانێک باشە بە پارچەی میوزیک کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆی بەیانی 24 بە هیوای ئەوەی بتوانین لە ڕێگای ئەم بەرنامەی پەیامی چینە جیاوازەکان بگەین بەلایەنی پەیوەندیدار. بەڵێ سپاس دالیا سپاس بۆ میوانەکانت بەڕاستی بەهرەمەند بوون بەڕاستی بەتوانا بوون شایانیەوە بوو کاتی باشیان پێ بدەێ وەکەوەی کە ئەو کاتی پێیاندرا هیوای بەردەوامی بۆ هەموو ئەو کەسانە دەخوازیین و هیوای سەرکەوتن و تەندروستی باشیان بۆ دەخوازیین کە خاوەن پێداویستی تایبەتن و بەهرەدارن. بەڵێ دووبارە سپاسیانەکەین ئەرکیان کێشە کە هاتنە پرۆگرامەوە و لێرەوە هونەرەکەی خۆیان نمایش کرد سپاسی ئێوە شەکەین کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون بۆ هیوای کە پرۆگرام بەدڵی ئێوە بوو بێت بەم شێوەیە هاتنە کۆتایی پرۆگرامی ئەم بەیانی 24 تا ڕۆژێکی دیکە بە کۆمەڵی بڕگە و بابەتی دیکە دەینەوە لاتان بەخواتان ئەسپێت.